دەزان ڕایوێشایەکی زۆر ناخۆش لە کۆمەڵدا ساز بۆ کە ئینسانەکانی خەمۆکە کردو. ئەو حرسەی کە خەڵک هەست دەکەن کە پێت دەڵن قاڵت پێوە دەنێن کە زوو بە دەست پێ بکە سەرکەوتوو بە بەختەوەر بە بڕۆ پێشێ چەند سەیارەی بکرا چەند خانووی بکرا چەند شرکەتی دانێت چەند کۆمپانیا سازکە چەند ئەوەی بکە چەند بە مرۆڤەکان بە تایبەت لە کاتی نەونەمامیدا کە تازە ئەوە سەرجووی دەگرێ و خۆی دەگرێ دڵڕاوکێکی زۆری هەیە کە بڵێ پێ بکەم چ بکەم پێ بکەم چ بکەم کە خۆم هەستێنمەوە یا گەورە ساڵەکە خۆدای کەوتم بڵێ بتوانم بگەمەوە بڵێ بتوانم شتێک بێ ئیشێک بێ کارێک بکەم سەرکەوتووکە ئەگەر ئەو بابەتت بۆ هاتوتە گۆڕێت تا درێژێ ویدیۆ دەگەڵم بە بێگومان وەک دەرووناسێک خاڵهایەکی باشت بۆ باز دەکەم کە دڵت ئارام دەکاتەوە. سەلام چیمەنی پەریزەنم نووسەرەوە دەرووناس لە خزمەت و داهام تا دەو چەشنە ویدیۆیانەدا ئەو خاڵانێک کە هەست دەکەم دەتوانێت گرێژیانتان بکاتەوە بۆتان باس بکەم. حتمما سابسکرایب بکەن با ویدیۆکانم بن نەکەن و دەتوانن لە ویدیۆکانی کە دەداهاتوودا تۆماری دەکەم و دای دەنێم خەڵک وەرگرن چەند ویدیۆکانی پێشیشم چالێ بکەن بێگومان لەوانیش دەتوانن چیش وەرگرن. خۆشەویستان ئەلان دڵە ڕاوکە بۆتە بەشێک لە مشکیمە واقعاً پێمان دەڵان سەرکەوتوو بە بەختەوەر بە دەتوانی بە تایبەت ئەو دەروونناسە زەردانەی کە لەعانەکانێت لە مێدیاکاندا بەگشتی دێنن باز لە بەختەوەری و سەرکەوتویی و پاڵت پێوەدەنێن و حولت لێ دەدەن و وەجالب ئەوەیە ئەگەر لە سەدان نەفەر کە ئەو شتانەی جوولێ دەبێ یەک نەفەر موافق و سەرکەوتوو بێ 99 نەفەر پێی تووشی دڵەڕاوکە دەبن 99 نەفەر لە ژیانیان بێزار دەبن 99 نەفەرەوە هەستە دەکەن کە بە دوایە کەوتوین بەختەوەر نین خۆشبەخت نین ئاسوودە نین. خۆشەویستان شتێکە ئەلانەکانە بۆ ئینسانەکان بۆ مرۆڤەکان بۆتە شتێکی زۆر گرنگ ئەوەیە کە پێت دەڵێن ئەگەر سیارێکی باشت نەبێ ئەگەر خانوویەکی باشت نەبێ ئەگەر ئیشێکی باشت نەبێ ئەگەر پارەیەکی زۆرت نەبێ ئەگەر سیر و سیاحەتێکی چاکت نەبێ ئەگەر چاک باش گەورە ئەوە تەواوی ئەو بشانە بشەهایەکە کە حەسانەوەی مێشکی تۆ دەخواتەوە حەست کەیف و لەزەتی ژیانی تۆ وەردەگرێ ئەتۆ مەحروم دەکا ئەتۆ دەکاتە ئینسانێکی خەمۆکە کە باوەی کە دەتوانم بڵم لە سەدان شت 50 شت هەیە چاودە 50 نابینێ چونکە فێر کراوی کە دەبێت زۆرترت ببێ. ئیشکالێکە ژیانی ئەو ڕاهەیەتی ئەوەیە کە مێشکی ئینسانەکانمان خرا کردەوە بەوەی کە تۆ دەبێ هەد بێ تۆ دەبێت زۆرت هەبێ تۆ دەتوانی بۆ ناتوانی چ مەسەر لە ڕۆناڵدۆی کەمترە چ لە فڵان کەس کەمترە. واقعیەت ئەوە زۆر پێکەنینی دەبێ ئەگەرمە هەست بکەین تەواوی دنیا بەگشتی دەتوانێت بێتە ڕۆناڵدۆ تەواوی دنیا بەگشتی دەتوانێت بێتە ئیلان ماسک. ئەو ئینسانانە بێوێنان بێوێنە یعنی کە نمونەیان نییە ناتوانێت هەر ئاوا بە ئاسایی هەموو کەس بگاتە ئەو دەرەجەیە و بگاتە و جگایە و وەلی بەداخەوە ئەمە نەتەنانەت مێشکی خۆمان مێشکی خۆشەویستەکانیشمان پێ خرا کردەوە. زۆر کات مەسەلەن منداڵەکەمان بەوەی زۆر ئازار دەدەین کە بخێنە حەول بدە تێبکۆشە تۆ دەبتوانی بێ ئەڤڵ و ئەوەندە ئەڤڵبوونی لێ گەورە دەکەینەوە بۆ مەرج زادنین کەگەر منداڵی ما بگاتە دووەمیش هەست بەخۆشی ناکە بگاتە سێوەمیش هەست بەخۆشی ناکە. ئەو بیرێکی هەڵەیەکە ئەندە کۆمەلگادا زیاد بۆ کە تۆ دەبێ ئەڤڵبی تۆ دەبێ بێوێنەبی ئەتۆ دەبێ ئەوەندە دەوڵەمەندبی کاری هیچ شتێک نەبێ ئەو دەم دەتوانی هەست بە بەختەوەری بکەی هەست بە هەبوون بکەی هەست بە ئینسان بوون بکەی نا. ئەوتان پێ بڵم کە باڵاترینە من وەک ئەوەی بڵم کە دەرووناسم دەگەڵ هەموو چەشنی ئینسانێکی دانیشتم قسەم کردەوە دەگەڵ دەوڵەمەند دەگەڵ فەقیر دەگەڵ کەسانێکە تا پلەی ئاخر دەرسیان خوێندەوە دەگەڵ کەسانێکە تا پارێکی زۆریان پەیدا کردەوە دەگەڵ کەسانێکە سەدان کەس لە بژێر دەستیدا کارێ دەکا بە شتێکە دیتومەتەوە ئەوەیە کە باشترین دەوڵەمەندانەترین ژیانێکە کە مێشکت تێدا حەسابەیە ژیانێکە کە ڕۆحت تێدا حەسابەیە. ئەگەر ئەمە بێنین خۆمان دەو کێشەیە هاوین کە دەبێ هەر پەیدا بکەین هەر گەورەکەینەوە هەر زاخۆژەوەیە دەوڵەمەندەکە کە دەوڵەمەند دەبێت دەچێت دەگەڵ دەوڵەمەندەکانە زارخۆی قیاس دەکا هەرچەند خۆی دەگەڵ دەوڵەمەندەکان قیاس دەکا هەستەکە کەمە پێخۆشە زیاتری هەبێ. ئەمن بۆ لەگەڵ پزیشک قسەم کردو توی خام پەریزەن خەمۆکەم بۆ عەزیزەکەم بۆ خەمۆکەی ماشەڵڵا ئیشی چاکت هەیە و پارەی چاک دێ بەتایبەت کە لە ئێرانێ پزیشکی کە زۆر وەزعت باشە. واللهی بەرنامەیەک و دەورە هەمەیەک بۆ دەوێدات هەستم کردو کە لەگەڵ دکتورەکانی دیکە ئەمن کەمترم پەیدا کردو ئەوان زۆر لە من سەرترن و زۆر لە من وەزعیان باشترە. لەو ئانە خەمێکم هات دەدڵیوە دکتوری ما دەبوو
فکری لەوە بە کە چەند خۆشحاڵم چەند باشم کە خوددا جایگایەکی داومەتێکە ئینسانەکان لەبەرم بحەسێنەوە دەرمانیان کەم ئینسانەکان بتوانم یارمەتی دەریان بم ئینسانێکی سەرکەوتوو بم شی خۆشم پەیدا دەکەم زۆر باشە لە سەدان کەسکە زۆر ماندوویە زۆر هیلاکە تێرترم بەس ئەم باشترە بەڵام هەر ئەو بیرە هەڵەیە کە تۆ دەبێ هەر زیاترت هەبێ بەڕاستی ئاسایشی لە مرۆڤ هەستاندۆ حەسانەبەی لە مێشکی مە هەستاندۆ کە دەڵم بەک دەروون ناسەگینسان هایەکم دیوە کە ئەوەندەی هەبوو کە ئەگەر دەتوانم بەڵام حەوت پشتیشی دی کاسبی نەکرد با هێستا بۆیان خلاص نەدەبوو باسم خەمۆکە بوو باسم حرسی دەخوارد باسم دڵەڕاوکەی هەبوو باسم زیاتری دەویست بەس پێم خۆشە ئەو متمانەیەتان بەمنی دەروون ناس هەبێ کە گەورەترین و دەوڵەمەندترین و خۆشترین و بە قەولی ئەو ڕێیەکە لەکچری ترین شتی دنیا مشکێکی حەسابەیە مشکێکی ئارامە مشکی حەساوە چۆن ساز دەبێت بە قەناعەت بۆی کە من حولی خۆم دەدەم تەلاشی خۆم دەکەم گەیشتمە هەر پلە و قۆناغێک گەیشتمە هەر شەڕایەتێکی خدای خۆم شکر دەکەم و دڵم بڕازی دەکەم نابێ ئەوەندە هەر لەسەرێ بڕوانین نابێ هەر بیر لەوە بکەینەوە هەر سەرتر بە خودای هەبوونی دنیا وەکو خۆرە تاوێک بە کە هەر بەرەوبی بڕۆ هەر دوور دەبێتەوە لێت قەت پێی ناگەی هەر تۆ بڕۆ بە دویکەوە ئەو هەر لێت دوور دەبێتەوە پس ئەمە دەبێ هەم بۆ خۆمان مشکی خۆمان بۆ قەناعەتە بگەێنین کە ئەگەر توانیمانە خدا محتاجی دەرکەی خەڵکی نەکردوین بەشی خۆمان هەمانە وەقان ئەو حەساوەیە بە خۆمان بدەین و دزای خۆشی کەشیتە ئەگەر مێشکت دەحەسێتەوە لەشت دەحەسێتەوە جەوت خۆش دەبێت ئەودەم ڕسوڕۆشی زیاتر لێ ڕوت تێدەکا ئەودەم کارەکانیشت جوانتر بۆت دێ ئەودەم ئیشەکەشت چاتر نەتیجە دەدا بەڵام ئەگەر هەموو گیانە دڵڕاوکەیە ناخۆشیە ناکۆکیە ئیشەکەشت لە خۆڕا تێک دەچێ ڕست ڕوزیکەشت لە خۆڕا دەبەسترێ سندەتان بیستۆ کابرا دەڵە واللهی ئاسابمەوەندە وردا بۆ بەدبەختیاندە و سەردەمەدا کەوەندە مێشکم دەرگیرە کارەکەشم قفڵی کردو پارەم بۆ پەیدا نابێ بازارم نییە یا هەر شتێکی دەستی دەدەمێ حتمما لێم تێک دەچێتەوە بۆم جێبەجێ نابێ ئەوە پێی دەڵان هەستی مثبت و هەستی منفی ئەگەر جەوت خۆشە ئێنەرژیت خۆشە خوداش و دنیاش بۆت دێنێ بەڵام ئەگەر جەوت ناخۆشە و دڵەڕاوکەت زۆرە و هەستت ناخۆشە دەڵێ هەموو شتێکش لێ قفڵ دەبێ خۆشەویستان بەڕاست ئەلانەکانی ئەو وتانە مەغز ئینسانەکانی خواردۆ ئینسانەکان تام و چیش دەژیانیان نابینن ئەوەندە حرسی بە دەخۆن کە زوو خانووی بکەم زوو سەیارەی بکەم زوو ئەوە دەکەم سەرێک دەخولێنێتەوە تمشا دەکە بۆتە 50 ساڵ ئیدی نە لەشی نەتامی لە بنەماڵەکەی دیتۆ نەخۆشی لە ژیانی دیتۆ نە لە بەسنی خۆی ژیانی کردو هەر حرسی خواردۆ هەر دڵەڕاوکەی هەبوو هەر عسابی برد بووە بەڕاست ژیانێکە ئاخرەکەی مردنا ئەو هەموو دڵەڕاوکەیە ئەو هەموو حیسە ناخۆشە ئەو هەموو مەرجە ناخۆشە دەگەڵ خۆمان ئەو هەموو ئیسترێسا ئەرزشی هەیە نا بێگومان ئەرزشی نییە پێت دەڵم دیسانەکانی دووپاتی دەکەمەوە سەدان کەسم دیوە کە زۆریشی پارە هەبوو دڵی خۆش نەبوو خۆشی ئەوەیە کە تۆ لەو سەردەمەدا گرلیان پرسی دیان برای من خوشکی من کەیفت سازە بڵێ بەڵێ ئەگەر باتکوت هەتا ئاخر بەختەوەری وە خۆشبەختی و خوداش هەر بۆت تێدەکا ئەمما ئەگەر کوتت نا بێگومان ئەوەی هەشتە وردە تووشی مەتەرسی دەبێ بە زۆر زاردی تومانە دە کوردواری خۆشماندا کە دەڵە کابرا هێندەی ناشکری کرد کە خودالی هەستاندەوە پس لەوە بەو لاوە حەول بدە تەلاشی خۆت بکە بەڵام ئەگەر خوددا ئەوەندەی کە ڕزایەتی لەسەری هەبوودایەی شکرانە بژێر بە زۆرت حرس و تەماع نەبێ و بۆ ڕادەیەی کە کار لەسەر بە دەکەی کە پەیدا بکەی و خۆشتر زیندگی بکەی کار لەسەر بەش بکاکە بەشی خۆشت خۆشی بکەیت نەهانەگە منداڵەکان دێنەکنم نەو نەمامەکان دێنەکنم شتێکیان پێ دەڵم بۆ قوربان 50 بەشی ژیانت لەو سەردەمەدا کە نەو نەمامی تەفریح بکە خۆشی بکە چونکە بەعزە شتێکی دی هەر لەو سینەدا تامی هەیە ئەگە گەورە دەبیدی تامی نامێنێ دوی توتانە بازە خواردەمەنیەک بوو ئەگەر 10 ساڵمان بوو تامی زۆر خۆش بوو دەزارماندا ئەگەر دەبێت 30 ساڵ و تامی نیە دەبێت 50 ساڵ هەر تامی لێ نازانی ئەگەر دەبێت 70 ساڵ ما بێ هەر بێت تامی ژەبێ دەزارتدا پسەر شێ سەردەمی خۆی خۆشە دەڵم دەو سینەدا هێندێک کایە هەیە هێندێک قمار هەیە هێندێک خۆشی هەیە کە فقط دەو تەمەنەدا تام و چیژی هەیە پس بیبینە لە خۆتی بەرمەگرە وە 50 بەشی ژیانیشت سەرفی بیکە کە بۆ داهاتووکەت شتێک ئەندوختە بکەی شتێک هەڵبژێری شتێک ڕاگری کە دوای لە داهاتوودا چێشت بۆ ساڵ نەبێت چونکە هەمیشەش منداڵنی قرارە گەورەبی ئەگەر ئینسانەکان ئاوا ژیان بکەن کە 50% بۆ حاڵی ئەلانیان تێبکۆشن و ئەو هەستیان هەبێت کە سبەینە دەمرە نەخمە حرسەی ناوێ و 50% وا زندگی بکەن و وا حەول بدەن کە ئینگار 100 ساڵ دەژین ئاوا یەک دانە تەعادولی باش لە ژیانیدا بەرقەرار دەبێت
کە ژیانی لە سەرخۆشێکی چاک دەڕاتە پێشێ. هیچدانە لە دەروون ناسە گەورەکان دەگەڕێتەوە دەڵێ ئینسان دە بە ساڵۆچوویدا ئاوردەداتەوە پشتەوەی. ئەگە لە ژیانی ڕازی بێ بە دڵنیایی بە پیر دەبێت، بە دڵنیاییوە دەمرێ، ئەسم باوەشی ئاواڵەیە بۆ مردن. بەڵام ئەگەر گەڕاوە دیتی کە تام و چیژی لە دنیا نەدیتەوە، هەموو حرسوکانی، هەموو دڵڕاوکەکانی، هەموو شتەکانی بۆتە میراتێکی قرارە لە پاشی بەجێ بمێنێ، خەموکە دەبێ، ناڕەحەت دەبێ، بە ساڵایچووی کەشی تام و چیژی نابێ. بەزەگردت هەبێ لە درێژای ئەمرتدا ئەگەری شەڵا سەدان ساڵ ژیانت کرد، گەڕایەوە چاو لە ڕابردووی خۆت کرد، بە خۆت بڵێ بژی بۆ خۆم کە هەم حولمدا هەم خۆشیم دێت، بە هیچ بەخت بابەتی بی کە زیاترم بەدەست نەهێنا، خەمۆکە نەبووم، دڵڕاوکەم نەبوو، بەو تام و چیژی کە دەبوو لە ژیان بردم، بە ئەو کار و هەول و تەلاشەی دەشبوو کردم. خۆشەویستان، دەو ڤیدیۆداچی دیکە سەرتان نایشێنم، هەرچەند پێم خۆشە کە لەو لاپەڕەدا زۆر باسی و بابەتە بکەم کە ئینسان چۆن دەگەڵ خۆی هەڵسوکۆت بکە. ئینسانەکان تا دیدەن تازەگی چاوی لە دەرونی خۆی دەکات، چاوی لە ڕەوانی خۆی دەکات، خۆی ناناسێ، نازانێت بۆ لە چۆ ڕاهاتەوە، بۆ چۆن دەبێ بکە. هەستەکانمان پێ سەیرە، ئەو خەمۆکە بوونە و دڵڕاوکە بوونە، شتەهایەکی نۆن کە ساز بوون. نوێیەکەشی بۆ چێ قەدیم هێندە عالەمەکە حەشیمەتەکە دەماڵێدا زۆر بوو، کاسن دەرفەتیان نەدەکرد، بەڵام ئینسانەکان لەلاان زۆر بەتەنێن. ئەو بەتەنێ بوونە بۆ تاهۆی بێ کە زۆر بیر دەکەنەوە، زۆر دەنێ خۆیاندان، ئەو بیرە زۆرانە کە جوابێکی چاکیان بۆی نەبێ. یەک دووە من جوابهایەکی خراپیش دەدەرەوە بۆیان دێت، دوو باعث بۆ دەڵە ماڵ هەر نەبوو میوان هات لە بەشی کرد. فەزای مەجازی بەداخەوە پڕ بۆ لە ئیتلاعات و دانشێک و زانستێکی زۆر جارخۆڕایی. یعنی ئەگەر من ئەو لاپەڕانە سەردان دەکەم، تمشا دەکەم ئەگەر لاپەڕێکی باشی تێدایە، دە لاپەڕی خراپ و هەڵی تێدایە. زانستێکی خەڵا ئەوە بە خەڵکەکە دەدەن و خەڵکەکە سری لێ شێواوە، یعنی بۆ بابەتێکی چکۆلا، مەسەڵەن بۆ هێلکەیەکی سێ دەڵە بیخۆ، سێ دەڵە مەیخۆ، خەڵکەکە سەری لێ شێواوە، ئەو سەر لێ شێواییە بۆ تا خەمۆکەبوون و ئیسترێس و ئەو شتانەش بۆ تا نەخۆشی جەستە، نەخۆشی لەش کەلعانەکان، نەخۆشی لەشمان بێحەد زۆرە کە هەموو لە بیر و مێشکی نەخۆش ڕادێ. خۆ خۆشەویستان، ئینشەڵڵا دیسان لە ڤیدیۆهای ئایندەدا باسی بابەتە زیاتر دەکەم، بە دڵنیایی بە پێم خۆشە ئەو هەستەتان بدەمێ کە ڕەمزی موفەقیەت ئەگەر بڵم بەختەوەری کلیلێکە پێت دەڵم چێ، پێت دەڵم ڕەوانت حەسێنەوە. ڕەوان بەچی دەحەسێتەوە؟ قانع بە، شکرگوزار بە، قەناعەت بکە، مەغزومێشکیشت دەحەسێتەوە. خۆ تا ڤیدیۆیەکی دیکە کە سەردان و دەکەمەوە، هەمتان بە خودای گەورە دەسپێرم، لەبیرتان بێ سابسکرایبم کەن، لایکم کەن، بە کورتە نامەم بۆ بنێرن. خۆشم دەبێن، خوداتان دەگەڵ.